نرخی نەوت بووە 2 هێندە و تا ئێستا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە نەکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم ساڵدا سیستەمی پاشەکەوتی موچەی ڕاگەیاند لە کاتێکدا کە نرخی بەرمیلێک نەوت لە 25 دۆلار نزیک بووەوە. بەڵام لە ئێستادا نرخی نەوت گەیشتۆتە نزیکەی 2 هێندەی ئەو کاتە. بەڵام تا ئێستا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە نەکراوە. ئێمە لە حکوومەتی کوردستان پابەندین بە بەهێزکردنی بەڕێوەبردنی دارایی و ئابووریەوە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە ڕێو ڕسمی ڕاگەیاندنی پلانی چاکسازی لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی 27/1/2016 لە شاری هەولێر ڕایگەیاند یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی قەیرانی دارایی بریتیە لە دابەزینی نرخی نەوت لە دەوروبەری 110 دۆلارەوە بۆ خوار 30 دۆلار. هەر لەو ڕێڕسمەدا سەرۆکی حکوومەت ڕایگەیاند سیاسەتی فریاگوزاری تەقەشوفی دارایی جێبەجێ دەکەن. لەو چوارچێوەیەشدا فەرمانبەرانی حکوومەت کەمتر لە موچەی تەواوی خۆیان پارەوەردەگرن و ئەو بڕەپارەیەش کە لە موچەکەیان پاشەکەوت دەکرێت وەک قەرز لای حکوومەت دەبێت تا لە کاتێکی داهاتوودا بۆیان دەگەڕێتەوە. لە ئێستادا نزیکەی 3 مانگ بەسەر قسەکانی سەرۆکی حکوومەتدا تێپەڕ دەبێت و نرخی بەرمیلێک نەوتیش گەیشتۆتە سەر و 45 دۆلار کە نزیکەی 2 هێندەی نرخەکەی پێشووە. بەڵام تا ئێستا دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران نەکراوە لە کاتێکدا بەپێی قسەی بەرپرسانی حکوومەت دەبوایە مانگ بە مانگ لەگەڵ زیادبوونی داهاتی نەوتدا ڕێژەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کەم بکرایەتەوە. گەر سیستەمی نوێی موچە بۆ ماوەی 2 ساڵ بەردەوام بێت لەگەڵ ئەو 4 موچە نەدراوەی فەرمانبەران کە لای حکوومەتە ئەوە حکوومەتی هەرێم 11 ملیار دۆلار قەرزاری فەرمانبەران دەبێت. لەگەڵ ڕاگەیاندنی سیستەمی نوێی موچەی فەرمانبەراندا حکوومەت بەڵێنیدا هەموو مانگێک لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەران دابین بکات. بەڵام لە ئێستادا کە کۆتایی مانگی 4 موچەی مانگی 3 بەشێکی زۆر لە فەرمانبەران و موچەی مانگی 2 بەشێک لە موچەخۆران دابەش نەکراوە. قەیرانی دارایی لە ساڵی 2014 هەرێمی کوردستانی گرتووەتەوە و حکوومەت ناتوانێت موچەی فەرمانبەران دابین بکە و ڕێژەی بێکاری و وەستانی پرۆژەکانیش لە هەرێمی کوردستان زیادی کردووە.